ئاوی کانی سەرچنار یان سەرچاوی ئاوی کانی سەرچنار لە مەترسی ژەهراوی بوون و لە بەردەم مەترسی پیسبووندایە ئەویش بەهۆی ئەوەی کە وێزگەیەکی سوتەمەنی لە نزیک سەرچاوی ئاوەکە دروست دەکرێت. ئەم وێزگە سوتەمەنیە بێگومان کاریگەری سلبی بۆ چینەکانی ژێرەوەی ئاوی ژێرزەوی ئەوێ. ئەم وێزگەیە بێگومان لەخۆوە خەڵکێک نەچوە لەوێ دەستکا بەکارکردن مۆڵەتی ڕسمی وەرگرتووە پێشتر لە دەستگا پەیوەنددارەکان و خۆتان نەزان مۆڵەتی ڕسمی دروستکردنی بانزیخان لای پارێزگای سلێمانی مۆڵەتی ڕسمی وەرگرتووە لەگەڵەوەی کە کاری دەستی کرد بەکارکردن لە مانگی دوی ئەم ساڵ مۆڵەتەکەی وەرگرتووە لە سەرەتای ساڵە ئێمە زانیمان کە لە ڕێگەی هەندێک دڵسۆزەوە ئاگادار کرێنەوە کە ئەو جێگەیە ئەو شوێنە بۆ ئەم کارە مەترسیدارە لە بەرەوەی کارەکاتە سەرچینەکانی ئاوی ژێرزەوی بە سوپاسەوە لەگەڵ لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆن و هاتنە سەر هێڵی ئێمە و خەڵکی دیکەش و بەتایبەتی بەڕێزان لە داواکاری گشتی هاتینە سەر هێڵ کە ئەم مەترسیە جددیە لەبەرەوە ئاوی ژێرزەوی کە پێشتر لە مۆڵەتی وەرگرتنی بەنزیخانەکەدا ڕای وەرنەگیرا بوو لیکی هایدرۆجیۆلۆجیان ئامادە کردووە کە راپۆرتی شتێر و تەسەلە ئەوان بە کورتی و بە کاریگەر ئاماژیان بۆ کردووەکە ئەم وێزگەیە لەم شوێنەدا ئەم ناوچەیە بەم نەوە عەل وەسفیان کردو کە ئەم ناوچەیە لە نێوان زۆر هەستیارایە بۆ پیسبوون بۆ ئیسیجابی بۆ پیسبوونی ئاوی ژێرزەوی بەراورد بە هەر جێگەیشی دیکە زۆر هەستیارە و هیچ چارەسەرێک شیاو نییە هیچ چارەسەرێک گونجاو نییە بۆ چارەسەری ئەمە.